سوڵتان بە وەزیری وت سێ پرسیارە لە یەکەم ئەگەر بەڕاستی وەڵامەتدایەوە لە کارەکەت بەردەوامە بی ئەگەر نادەرەکری. پرسیاری یەکەم خی گەورە چییە خوا؟ پرسیاری دووەم خی گەورە چییە پۆشێ؟ پرسیاری سێم خی گەورە چییەکە؟ وەزیر لەبەرەوەی وەڵامی پرسیارەکانی نازانی بێتاقەت بوو، بەڵام وەزیر خزمەتکارێکی زیرەک و تێگەیشتوویە بوو. بە خزمەتکارەکەی وت سوڵتان سێ پرسیاری لێ کردو مەگەر بەڕاستی وەڵام نێمۆ لە پۆستەکەم لا ئەدرێم ئەوەی کە خی گەورە چییە خوا چییە پۆشێ چییەکە؟ خزمەتکارەکە وتی هەرچێکیان نەزانم بەڵام دوو وەڵامیانت ئێستا پێڵەم سێیەمیان بۆ بەیانی. یەکەمیان خی گەورە چییە خوا؟ خی گەورە خەمی بەندەکانی خوا. دووەمیان خی گەورە چییە پۆشێ؟ خی گەورە ئەیبی بەندەکانیە پۆشێ. بەڵام بۆ پرسیاری سێم ڕێگە بە ئەوەیان بەیانی وەڵام بمەوە. بەیانی وەزیر و خزمەتکارەکە ڕوون بۆ لای سوڵتان. وەزیر وەڵامی دوو پرسیارەکە یاتەوە. سوڵتان وتی ڕاستە بەڵام پێم بڵێ خۆت وەڵامە داوەتەوە یان کەسێکی تر؟ وەزیر وتی ئەم خزمەتکاری من کەسێکی زیرەکە ئەو وەڵامەکانی داوەتەوە. سوڵتان بە وەزیری وت کەواتە جلەکانی وەزارەتدانی و بیدە بۆ خزمەتکارە. خزمەتکارەکەش جلەکانی دانا و دای بە وەزیر. دوایی وەزیر بە خزمەتکارەکەی وت ئەی وەڵامی پرسیاری سێم چی بوو؟ خزمەتکارەکە وتی هێشتا نازانی خی گەورە چییەکە. خی گەورە لە یەک لەحزەیە وەزیرەکە بە خزمەتکار و خزمەتکارەکە بە وەزیر. کەواتە خوایجان ئەوە توی کە خاوەنی فەرمانی هەر کەسێک کە خۆ دویستت فەرمان ڕەواییت پێبەخشی و بۆ هەر کەسێکیش نەدویست فەرمان ڕەواییت لێسەندەوە.